بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ ئەم بەرنامەیە دووبارە بە خزمەتان شاد و کامەران ئەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارە پرسیاری ئەواکەین تا چەند حکوومەت ئامادەسازی کردووە بۆ وەرزی باران و سەرما. معلومی هەموو لایەکە وەرزی باران و سەرما وەرزێکی بەڵێ خۆشە و شەوتیایدا درێژە، بەڵام خەڵکی هەرێمی کوردستان دەکرێت لە شەوانی زستاندا و سەرماوسۆڵەی ئەم زستانە چۆن بەڕێ بکەن. ئایا گرفتەکانی ساڵانی ڕابردوو چارەسەر بوون؟ ئایا سوتەمەنی بۆ ناوچە و شارە جیاوازەکانی ئەم هەرێمە دابین کراوە یاخود نا؟ معلومی هەموو لایەکە لەگەڵ نزیکبوونەوەی ئەم وەرزە هەموو وڵاتان ئامادەباشی بۆ ئەم بابەتە ئەکەن، وەک چاکردنەوەی ڕێگەوبان و پاکردنەوەی جادە و تەنانەت مەنهۆڵەکانیش. بینیمان لە ڕۆژانی ڕابردوو لە شارەکانی هەرێمی کوردستان چەندین جادە و ماڵ ئاو تیایدا وەستا و لافاوتایە دروست بوو بەهۆی ئەوەی مەجارەکان پاک نەکراونەتەوە، بەڵکو سیانە نەکراون. ئەمەش بووەتە هۆکاری ئەوەی کە ئاو کۆ ببێتەوە و لافاو دروست بێ. بەهێزکردنی تۆڕ و تەزووی کارەبا و دابەشکردنی سوتەمەنی، ئەمەش خاڵێکی زۆر گرنگە. برادەرێک یاخود کەسێک فانێکی بەڕێز لە فەیسبوک نووسی بووی زستان هات و کارەبا نەما. جا ڕاستەکە هەر لەگەڵ وەرزی زستان هات. من ئێستا لە ماڵەوە ویستم کە هاتم بۆ ئێرە، ویستم کراسەکەم وتوکەم سەیرەکەم بۆ نمونە کارەبا ڕئیسی نییە. بۆ کارەبا نییە؟ مەعەلعیلم ڕۆژانی ڕابردوو هەبوو، ئێستا نییە. بۆ نییە؟ لەبەرەوەی زستان هات. لە چلەی زستان و چلەی هاوین کارەبا نامێنێ، بەڵام لە بەهار و پاییزا کارەبا باشە. ئیتر ئەمەش نازانم حکوومەت چ ڕێگەیەکی گرتووەتە بەر بۆ ئەوەی ئەم گرفتە چارەسەر بکە. لە کوردستان ئەم کارانە وەکو پێویست نین و هەر لەگەڵ یەکەم شەپۆلی باران وڵات ئەبێت بە بەحر و هەموو شەقام ڕێگەوبانەکان ئەگیرێن و ئەبێتە دووبەی. بەڵام دووبەی بە شێوازێکی تر، دووبەی لە ناو کوچە و کۆڵانەکانە، دەریاچەکە دێتە ناو کوچە و کۆڵان. ئیتر بە 3-4 ساڵ جارێک ئەگەر بەرمیلێک نەوت دابەش بکەن و کرێ مۆلیدە گران ئەبێت و چکە گاز نادەن بە خاوەن مۆلیدەکان و ئەوانیش حەقیانەوە. ئەم هەموو غازە سروشتیە هەیە لە وڵاتە ناتوانن بیکەنە پرۆژە بۆ خەڵکو و لە کۆڵی نەوت ببینەوە و بۆنی نەوت و ئەوە نەیە بە گژمانە کە ساڵانە ئەبینین قوربانی ئەو بابەتەش زۆر زۆرە. ئەمە جلی لەسەر تەل و سۆبە و ئەوانە بوو ئاگری گرت، ماڵەکە ئاگری گرت، سۆبەکەی ئیشی کرد تا بەیانی ئاگیان لێ نەبوو خنکان. والحاصل کۆمەڵە گرفتی تر. شتێکی تر هەیە، وەڵام من حەز دەکەم ئاماژەی پێ بکەم. ئەمڕۆ کە سوکاری قوربانیانی شەڕی دژ بە داعش پاداشتێکی زۆر گەورە کران و دەیان پێداویستی ناوماڵیان بۆ هێنرایە بەردەم ماڵەکانیان، ڕێزێکی زۆریان لێ گیرە لە پای ئەو قوربانیانەی کە داویانە بۆ شەڕی داعش، کە سوکاری قوربانیانی شەڕی داعش و ئەو شەهیدانەی کە لە شەڕی داعش تیاچوون پاداشت کران. چۆن پاداشت کران ئێستا ڕەنگە بینەرانی بەڕێز نەزانن، دیاری باشیان پێدرا. پێم وابێ پەرژینێکی قایم بێ لە ڕووی جەنابەتان، هەندێک نەعلیان پێداون، نەعل لەگەڵ هەندێک کراس و پانتۆڵ و نازانم ماکسی و نازانم ئیتر پڕۆپاڵە، ئەوانیش نەیان کردو بە نامەردی، ئەو دەسەیان خۆش بێ ڕێک چوون لە شوێنێکا کۆیان کردوێتەوە، هەمویان ئاگر تێبەرداوە. ئەمە هەموو پاداشتەکەی. ڕێکخراوێک هاتووە کۆمەکی لە ئەمریکیەکان وەرگرتووە، نازانم لە چی وەرگرتووە، هاتووە بەسەرم کە سوکارانەیە دابەشیکە، بەڵام کەلعادە ڕەنگە پارەکەی دیار نەبێ، نەزانرێ لەکوێیە و ئەو کۆمەکە چییە و چۆن بووە کەس نازانێ. هاتوون نەعلیان داوە بە کە سوکاری قوربانیان، وەگەوەی ئەوان پێپەتی بن، دایبیان دابەش کردو بە سەریانە، وەگەوەی دایبی لە بازار دەست نەکەوێ. خۆشەویستان و بەڕێزان، ئافرەتێکی بەڕێز لەو کۆڕ و کۆبوونەوەیە شتێکی جوانی وتبوو کە ئەم حکوومەتە خۆی پێویستی بە دایبیە، چونکە حکوومەتێکی ساوایە.
تا چەند ئێوە لەگەڵ ئەم قسانان تا چەند ئێوە پێتان زەرورە بەشداری بکەن لەم بەرنامەیە قسەی دڵی خۆتان بکەن من لە خزمەتتانم لێرەوە گوێتان لێگری لەم سەکۆ ئازادەوە توانن ڕاو سەرنجی خۆتان بخەنە ڕوو کۆمنتەکانیشە خوێنمەوە دڵنیابن ئینشاءالله لە دەرفەتێکا کۆمنتەکانیش دێنە سەری با دەستکەین بە پەیوەندی وەرگرتن یەکەم پەیوەندی کاک محەممەد وەرەگرم لە ڕانیە باوکی محەممەد فەرموو باوکی محەممەد السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. والي الرازقي. لا خدمت دام باوکی محەممەد لو دفري إيما لو هريمي إيما خوا حكومة. بله. حتى آمادة سازلتا حتى وحاضر كابو خلق لو سرما صولا توزي يارمتي عندها براكم حكومة ميلا ولاتا مجموعية شماسية لولا مجموعية شي بز إداري أو هريمة دكان وخلاص ورا لو جات الحكومة نيتا آمادة سازلتا. باوکی محەممەد بار ڕاشکانە قسەیەک بکەین. بله فرمي. ویژدانن پرسیارێک لێکەم جەناب دەنگت داوە بەم حکوومەتە یاخودنا ئەم سێلایەنەی کە ئێستا حکوومەتیان پێکێناوە. قسما بالله لنوت يكوى من دم بيجي أفضل صلاتهم وهر دم جيشم داو بإسلام أو دو هالرجال النبي من لأيه واللي يقرب شكورنا الحمد لله أجر حدثي إيسا فيش تنظلم لبركي اللي تنطورنا دەست و چاوت خۆش بێ پرسیارەکەم سەیری براتکە باوکی محەممەد سەیری منکە من مەبەستم نەبوو مەسەلەن بڵێ دەنگم بەچێداوە بەس پرسیاری ئەوم کردم ئەگەر دەنگت دابێ بەم حکوومەتە من پرسیاری ئەوەت لێ بکەم بڵێم تۆ چی شتێکی باشت لەم حکوومەتە بینی کاتێککە دەنگت پێدا بەس ئەوە هیچی تر یعنی ویستم ئەوە لێ بپرسم. قسما بالله ئێستا ئەو یەکێکی پارتیا دەستم بگرن بمبەنە بە هەشتێ ناسم نەگەریان لەبەرەوەی دەزانم درێ دەکەن برایەکەی من بە ملیۆن بەڵگە خۆزیە ڕۆژێک بەرنامەیەک دەبوو نیم سعات قسەم سیا کردبایە کە زۆر شت هەیە ئەو سیاسیانی ئیسلامی ئەوە گۆڕان نەوەی نوێ یعنی لەبەر شەرمی احترامی حیزبایەتی سیاسێتی قسە ناکەن من ئەوەشم لۆ تێدا نەدەهێشتەوە نە بە تەشیع بە حەقایق کە ئەوانە ئەفعالیان چییە ئەوانە بەس کورد مینە برایەکەی من یعنی بەڕاستی شەرمەزاریە عەیبەیە سوکایەتیە یعنی شیوچیە ئینسان دەنگ بۆوانە بدە من چۆن دەم بەدێ من هەندێک نەفسیەتم بێز لێ دەبیتەوە کە ئەو بەرپرسانە لە وەزارەتان لە قوتابخانان لە مستەشفیان دەیانبینن سیڵڤی ڕەسمیان لەگەر دەگرن قەسەمەن بیلە ئەگەر ئاسایی بێ دیموکراسیەتێکی وەکو ئەوروپا هەبێ ئەمە تەماتەیان تێدەگرم ئەمە مهێرکەیان تێدا دەدەن براکێ من ئەو ملەتە پێویستە بەهۆش خۆی بێتەوە چێ دۆستێکی چێ دوژمنێکی براکەی من وەڵڵای گلەیم زۆر لە مسلمانانی شەیە وەرنە سەر شەقامی یەک جار شەهید دەبین یەک جار دەمرین یەک جار ئەو دنیاە بینە ناوی تێدا دەڕۆین برای من ئەمە بەچی دەمان گوت قیامە دەلیمە بەچ دەڕێی ڕۆژامەندی خوا وەڵڵای فەرقمان نییە لەگەر قاعیدونەک و لەگەر عەلمانیەک و لەگەر عارەخۆرەکی ئەگەر هیچ هەڵوێسمان نەبیتن ئەی ئەمە بەچی دەڕین پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام دەفەرمی هەر کەسێک لە پێناو مال لە پێناو خاک لە پێناو شەرەف بکوژێ شەهیدە ئەوە بڕۆ نوێژی ڕۆژی ڕووناک هەموو سەرۆت و سامان و ماڵی خەڵکی شەهید و خەڵکی کەم ئەندام و خەڵکی حق يعني خاون حق ما مصافر ما برد خريتن كوا مسلمان هلويست يا مسلمانة والله جبانين والله الشايسي بهجنين لقيادة وهتا بكثرين نفر هاي همو من جبانين لنا وين برامر او فرعونانا ما هو تحمل مكنا واقومان ماتين انساني مسلمان رزق الى الجير شمشيرتيتي او في غنبر دفرني يعني هر كاتيك الشمشير نما عزته پیاوەکیش پیاوی مسلمانیش لە يعني لە تهدید دەبیتن براکی من ئەمە کارێم خەرج بابەتی شۆڕشی جیهادی چەکداری ئەو دروستکە کە کوردستان ئارامە بەڵام ئەمن دەرێم مرد بە وەرە دەرێم مێلە کەس حەقت ببجی بخوا بە نوێژی ڕۆژی ڕووناک و خۆشت برەی مسلمان بوو کە بانگ دەدرێت بچی بەرامبەر ئەو خوای تاکو تەنیای ڕابۆسین برێ ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیلەڵڵاه و دەلێلیش قبول بکەیت ئەوە سەردی ئیسلامی نییە ئەوە عەقیدەی ئیسلامی نییە هیوادارم هەموو قیادەی مسلمانان بە خۆیان دابێنەوە ئێمە یەک جار دەمرین با بەسەر بەرزی بمرین با لەژێر شەفاعەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام کۆ ببینەوە با بە
بە شێوەک ببرین کە شەرم نەکەین لە تەنیش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕابوو. محسین زۆر سوپاس. دەست خۆش، زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد. کاک ئارام وەرەگرم لە سەید سادق. سلام علیکم برام باشی؟ علیکم السلام و رحمت الله کاک ئارام جان، تۆ چۆنی؟ زۆر سپاس قوربانە براکەم دەستم چەکەم. استەغفر الله. دەربارەی تەبەرەکەتان دەستخۆشیتان لێ یەکەم وەرسەکەوتو بن ئینشەڵڵا. سپاس دەکەم وەڵای نازانم دەربارەی ئەم حکومەتە هەرچی کرد پێوەی باوەڕە لە هیچ شانێکی ئێوەی لە تاو قسەی کرد بوتری چارەتریکان نییە. بەڵێ کاک ئارام ئێستا ئێوە حسابی ناوچەیەکی شاخاریتان بۆکرێت تا ئەندازەیەک مەنتیقەی ئێوە سارترە تا شوێنێکی تر بۆ نمونە. چی ڕێکارێکت گرتووەتە بەر بۆ ئەوەی ماڵ و ماڵی خۆت گەرم بکەیتەوە لەم زستانە؟ چۆن ئەتوانی تۆ پێداویستەکانی زستان دابین بکەیت؟ من بیرمە زمانی زوو کە سوکارمان پیاوە بە تەمەنەکانی نێو خانەوادەکانمان هاوینان ئیشیانە کرد زستانان شتومەکیان کۆ کردەوە بۆ زستان، واتە هەڵا نەگەر لە زستان کار و کەسابە نەبوو، کرێکاری نەبوو، لە زستانە ئەیان خوارد. ئێستا حکوومەت پێویستە خۆی هاوکاری خەڵک بکە یاخود دەبێت خەڵک خۆی پێداویستەکانی خۆی دابین بکە؟ کاکە لەم هەوەیە ئەکرێتە سەر کەسەکە خۆی ئەگەر مەعاش خۆ بێت ئەوە هیچ خۆتە زاید لانی مەعاش خۆی دیارەوە حاڵ گوزەرانی خۆی دیارە و هەڵا بکرێت لانی کرێکارەکەژەوە کرێکاری خۆی دیارە تا ڕۆژێکەکەی دوو ڕۆژ نییە ئەو جابێ خۆ هەوڵی خۆ بدەیت کاتێکیت کە دەدی کابرات نەشیش بسووتێنەکە بە هەوڵ بی دەدی کابراوەتی خاوێن نەوتەکە بکڕی بۆ زستان ئەوێ حاڵەتی وا کریتە بێت لەبەرەوە ئەیواوەکو دەربارەی ئەم ئازوخە و شتێکە بەزێر ئەم هینانەشتا دابەشیان کرد ئەم جلو بەرگەکە جەنابێ باسی کرد وڵاتی ڕوو نایە باسی کە ئەمە چۆن هەر شتیان هێناوە بە قورئان پیا ڕووی نایە ئەمە چی هێنایە کابراتان مابوو معاشەکەیان نەیە باشی بیخوا کە ئێستا مەجۆ چون بعضی شتیان بۆ هێناوە کە بەسەر خۆی و کەیان عادیا دابەشیان کردووە. دەسوچاوت خۆش بێ، زۆر سپاس بۆ پەیوەندەکەت، هیوای سەرکەوتن بۆ خوازم کاک ئارامجان. پەیوەندیی تر وەرەگرم کاک مەحموود لە پیرەمەگرون، فەرموو. سلام علیکم. علیکم السلام و رحمة الله و بەرەکاتوه. سلام علیکم باشی؟ باش کاک مەحموود، زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. باشەکەم جا وەڵاوان چیان نەکردوان هێشتا ماویان نەبیکەن. بەڵێ ئەوان پژگیری ماکرۆنێکن کە سوکاتی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەداخەوە جا چ جای ئەوەی کە سوکاتی بە میلەتی کورد نەکا. بەڵێ یعنی ئەوانە یعنی چیان نەکرد بە میلەتەیان نان بڕاو کرد پارەی نایەنێ کەناڵی هەرچی کەناڵی بێئەخلاقی هەیە هەرچی کەناڵێک کە بە کەڵک نایە نەبۆ دینی ئەم خەڵکە نەبۆ کۆمەڵگای ئێمە نەبۆ یعنی ئەوەی کە ناوی ئینسانیت بێت لە کەناڵەکانیانە نییە ئەجا چ جای خۆشیان ئەمانە یعنی چی پارەیان هەیە بۆ کەناڵانە و پارەش نادن بە میلەتەکە دایانە بۆ کەناڵە بۆ بەڕڵاکردنی ئەو خەڵکە. باشە پێت وایە ئەوان لە کەناڵەکانیانەوە واتە ئەو پارە و داهاتەی کە بۆ هەرێمی کوردستان دێ دابەشێکن بەسەر کەناڵەکانی خۆیانە بۆ ئەوەی ببێ بە چۆنەڵی زۆرنایەک و ڕۆژتا ئێوارە بۆیان بکوتێ؟ تۆ مەبەستت ئەوەیە؟ بەڵێ بەڵێ جا بەتەشید هەروایە لە خۆ کەناڵانی ئەوان چی سواتێکی گەیاندۆ بە خەڵک خەیری زەرەر نەبێ یعنی تەنها کەناڵیاندا هەیە کە دایخەن یعنی پارەکەی هەموو فەقیر و هەژاری ئەم کوردستانە ژێنێ بەڕاستی. بەڵێ یعنی ئەمانە پێم سەیرێ یعنی میلەت بەڕاستی هەقوایە وشیار بێ یعنی من داوای لێ بردنەکە منێشتم و تۆ بۆ بلانێ وتن نەبێ بەڵام بەڕاستی ئەم کەناڵانە حەقی وایە تفول لەحنەت کرێن ئەم کەناڵانە لەنا یعنی بتوێنەوە لە تەلەڤیزۆنەکانە یعنی بەڕاستی میلەت زیان هەڵسێ. بەڵێ دەسوچاوت خۆش بێ کاک مەحموود گیان، من سوپاس دەکەم بۆ پەیوەندەکەت، هیوای لەرساکیت بۆ خوازم ئەزیزم. مام جەوهەر فەرموو. مام جەوهەر ئێوارە بە سۆلی بەرێت هەموو کاتت باش مام جەوهەر، زۆر سپاس.
کاکە ئەمێن ئەو سار 5 بەرمیل هەروە هەوام دانایە لە باری 5 بەرمیل هەوا بەڵێ ئەوەی یەک دەچمە داریش مەمنوعە بیسووتێنین لە ناو خانێکان تەندورێکی دەکەن دەچیت چەمپارەی لێنین لە دەستێ بەڵێ لەبەر ئەوەی موچە نییە بڤەیە نەفت نییە بڤەیە ژیان نییە بڤەیە کۆیلایەتی سەرچاوەیە دەبۆ میلەت شتێکی باشە ئەو میلەتە مستحەقە بەوەی زەمانێ بینیە دەرێ بە چلەی زستانێ لەبەر دەکەی حەوشەیدانی بە تانیشی پێدانەدەی ئەو میلەتە مستحەقە سارەی یەک موتەرسی نەدەی ئەو میلەتە مستحەقە ئەو کوردستانی لێ بستێنی و فڕێ دەیە جنوبی سودان بەس مشک و مار و دوو بەشک پێوە بدە ئەو میلەتە خوا کێوی نەبینی بە فری تێناکە ئەو میلەتە مستحەقە بەو مۆزوعی ئەگەر مستحەق نییە معقولە بە سۆسی کوردستانەوە دەکات 6 ساڵ زڵم لێ دەکرێت ئەنفال دەکرێت کیمیا باران دەکرێت برسی دەکرێت دەربەدەر دەکرێت شەڕی ناوخۆی لۆ دەکەی دزی ساڵانی لۆ دەکەی هەمووی قبول بکەیت ئەدی کێ بەرپرسیارە هەموو ملەتی کورد بەرپرسیارە بە تایبەتی قەومی سۆرانی قەومی سۆرانی دایکی لە بکەین ئەو کوردستانی نەهێنی کارەسات دەچێ بازاری دەرێ ماندۆر لە کوێ قەسمەرێ بە قسەکانم دەکەن کە دیفاعی لێ دەکەم جێ لە برای خۆتا ئەو سەرکردانەی لۆ یەکشتی باسن سەرکردەکانی سپڕەی دەیە قوتبی جنوبی لە ناو بەفرەکەی ڕق بنەوە سەرمایان بی نەیەنی یەک بەتانیشیان نەدەیە ئەو ئەیوانێ بکەین میلەتەکە داوێ جنوبی سۆدان و ئەفریقای بەس ماری ئەنەکۆندە پێوە بدە ئەوە میلەت ئەسەسواتە ئەمر بم دەکەی مزگەوتەکان قەبات دەکەم نایەنم یەک کەس مێژدە ڕۆژێ بکەم قورعانەکانیشی لێ دەستێنمەوە نایەنم سێن بەخواز بخوا ئەو میلەتە فاسقە توشی فاسقی بووە گەیشتین بەو ڕۆژێ خراپتریشمان بەسەر دێ ئەو میلەتە بۆ خۆی مستحەقە دەبی ئەو هامان بەسەر بێ جارێ لە چێمانە ئەوڕۆپا شامانە کاکە مەسروش چیتە خارج لۆ خۆی وەزیری شامانە سروشتەکانە ئەگەر ئاخری بڕی ئەوە موتەکمان دەداتێ ئەگە ئاخری بڕی دەنەکەک نەفسیشمان دەداتێ ئەوە بەسە دەرە کورد بمرەکە پن هەرزانە ئەمری هەزار میلەتیوانە میدە بە خۆشمەوە مام زەوهەر بەرێ جەنابەت ئەم ئاخیر دەنگدان دەنگت بەوان داوە ئەمێن دەنگم بە ڕەوانشاد نەسوورا مستەفایدا جێ لە من ڕەوانشاد نەسوورا مستەفا کە هاتە ساحەکەی بەرنامەکانی جوانە بەرنامەکانی جوانە ئێستاش بگەڕێنەوە سەر بەرنامەکانی کورد سەرکەوتوو دەبێت بەڵام چ بکەین ئەمن ناڵێ مستەوەی گۆران هەمووی شێخی سرعانە زۆربەی بە دوو پلە و پایە پارەکەوتن خۆشیان لەبێت و گۆرانەکەشیان لەبێت ئەوەی فەوتاوە دڵسۆزەکەیە ئەوە بەڕاستی دەبرێ بکە زیرفان بەتاوە مام زەوهەر ئەمن بەڕاستی بێفەرموو جاری وا هەیە دەسەڵات خۆی عەقڵی بە هەندێک شت ناشێ دەرحەق بە خەڵک بیکە ڕەنگە دەور و پشتەکەی ئەو هێزولانانەی کە لە دەورین ڕێگەی نیشاندن مەسەڵەن بۆ نمونە وەزیرێکی دارایی دادەنرێ ئەو ڕێگە دادەنا بۆ بڕینی موچە بۆ کەمکردنەوەی بۆ پاشەکەوتکردنی بۆ نەدانی بە دووسێ مانگ جارێک چونکە ئەو حکوم بڵێن هێزی یەکەم لە هەرێمی کوردستان ڕەنگە خۆی عەقڵی ئەوەی نەبێ هەندێک شت درک بە هەندێک شت نەکا بەڵام ینی نازانم بە چ دەستەواژەیەک ئەوە بەکاربێنم جوان نییە بۆ من لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پێیامەوە بەڵام ئەمن باڕاستی پێ بڵێم ڕاوەستا کە گۆران هاتە ساحەکەی 25 کورسی هێنا قاسم سلەیمانی چۆکن کات مۆسیروانی گوتی ئەگەر لەگەڵێن بێ حکومڕانی کوردستان دەکەیت گوتی ئەمن نەخوام دەپرۆسم نە خاک دەپرۆسم نە ویزدان دەپرۆسم نە گۆرانی دەپرۆسم دەگوتی نایەنم سەرکەوتم بەدەستبینی کەوابی بە تورک و عەدەم و بە یەکەتی و پارتی نانێت بەرنامەکانی گۆران جێبەجێ بکرێ باشە پرسیارێکی تر مام زەوهەر دەزانی حزب کە کات وەسیروا قسەی دەکرم وتی نا حسابی لێ دەکەن مام زەوهەر بدا ئەمە چ لە نێسیربانی بکەم دەستەکە دەکەن خۆی هەبێ دێشتی دەرێ بە سەعاتێک لەگەڵ گۆڕانێککەوتن داوای بسێویژیان و تاکسازی دەکا ئەمە چ لە پاسی بکەم درۆیە دەکات بەرامبەر گۆران هەموو دەوسەرەکە شخصی کات بەسێنە باعثا بمیستە دەرێ بکوشتی کە لە عیلوت دەسەرگە بوویم ئەویش جایی بە ماکۆچی نەکەوتە بە هەموویانەوە با بێترم با ئەم باڕاستکاوەرە قسا دەکەم من بەرسی قسان ناکەم با بێترم ئەو حکومڕانی ئێستا کات بەسەر دەیگەڕی
بەرنامەکە کات مەسئول دێبەجێ دەکات. باشە ئێستا مام جەوهەر پرسیار باشە تو ئاخر مەجالمدا ئەمنیش مداخەلەم هەیە مداخەلە مام جەوهەر مام جەوهەر مام جەوهەر باشە من لە خزمەتم بەس با منیش مداخەلەیەک بکەم. ئێستا جەنابەت دەڵێ ئەو کابرایە هاتووە بۆ لای ڕەحمەتی نەوشیرا مستەفا پێی وتووە ئەگەر حکوومەتت دەوێت من حکوومەتت دەدەمێ، بەڵام ئەو نەیویستووە وتوێتی من خۆم نافرۆشم. دوجار باشە ئێستا دوجار گۆڕانیش دوجار ئەم هێزەش بەشێکە لە پێکێنەری ئەم حکوومەتە کە خەڵک پێی وایە حکوومەتێکی شکست خواردووە. دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت مام جەوهەر، سپاست دەکەم. ئەچمە لای کاک کەمال لە سلێمانی. کاک کەمال جان فەرموو. ئەم کاتە باش مامۆستاوە هەموو کاتت باش کاک کەمال. مامۆستا پێیساکە خۆتی لاکەونە لەگەڵ خەڵکە. بەڵێ. سلام عەلەیکوم. عەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. مامۆستاچیان بەنسبەتەوە دەکەتەوە بۆ وەرزی ئامادەکاری بارین و سەرما. من بە هەنێ وشە کۆتایی وەستەکانم هێنم. یەکەم ئەم حکوومەتە ئەڵێ ساز ئەم حکوومەتە چا نابێت مەگەر خۆی تەبارەک وتەعالا لەنایەن بەرێ ئەمە یەک. دووەم ئێمە تۆی دووسێ پێکە کرد زۆر جوانە، دەنگانی وجدان. من هەڵسوڕاوێکی تا ڕادەیەک شت بووم لەناو گۆڕانە و ئێستش گۆڕانم و بە ئێستاتەوە نەچوومەتەوە ناو دەسەڵات و بۆ خوارەوە چۆبەم نەکردو بسێنێک و لێ وەرمێ پڕکەمەوە بڵێم من ئەوە غەڵەتم کردو ئەمانە. ئەمریکا لە گۆڕانە بووین ڕێزم هەیە بۆ خەبری کاکنەوتشیوان بۆ سەفتی خۆی ئەمەی گەرای کاکنەوتشیوانە کاکە خۆ ئەمانە چیاڵی تۆ ڕاستداینەوە بڕواتە بێت تۆ گەرای مامۆستا عەلی باپیری ئەنجامی سەرکردای دەکەن مامۆستا سۆران مامۆستا فڵان خات و فڵان خاکسەر ئێوە ساڵم گەرا عەفوم کەن یانی ئێوە تەلەبەیەون یان قوتابیەون ئەوانەی کە دانراون بە وەزیری دارایی و بە وەزیری فیلان و بە وەزیری عەمر و بە وەزیری زەید و بە وەزیری 25 ئەمە هەمووی جەنابی کاکنەوتشیوان دایناون فکر باش بن باشن خراپەر عمەر کوڕی عەبدولعەزیز هاتە سەر حوکمڕانی تەشبیهات نەبێ بە عومەری کوڕی عەبدولعەزیز ئەمانە 25 کورسیانە بۆ هاتە سەر یەک و هیچ. من کوڕی عەبدولعەزیز کە هاتە سەر حکومڕانی نازانم جەنابەت لە سەد ئەوەنەی من ئەزانی من حەز نییە تۆ پێکەم بەس هەموو مسڵمانێک هەموو خەڵکێکە ویژدانی بێ ئەزانێت مەرقەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای تبارەک وتعالی لێ ڕاستی بێ نەکردەوە وتیان هەموو ساڵێمیان نەکرد وتی نەیمەتەوە خەڵک فەقیری لە مەکە و مەدینە کەم بەڵێ لە ساما وتی نەیمەتەوە وتیان جەنابی عومەر کوڕی عەبدولعەزیز خەلیفە تۆ وتی من ئەگەر بۆ تا گوناحبەر ماتەوە ئەوە بوو ئەخیرجا لە فەرمانڕاوی عومەر کوڕی عەبدولعەزیزە هەموو مسلمانان لە مەکە و مەدینە بجارە ئیرا چێ پێویستی بە زەکاتە ئەوە مەرقەی سینکرابوو مەرقە گەورەیەک و برا گەورەکەم ئێستا ئەمانەی کە هاتن لە گۆڕانە قسا کرد کاکە 25 کورسیانە بوو ئەم وەزیرانیان چێ وەزیری دارەیە خو مامۆستا عەلی باپیری نییە و جەناب مامۆستا مەحموود کەرکوردی نییە کاکە ئەمانن ئەمان خۆیان ئەمان خۆ ناکردە ساوی خەڵک بە ئێستا و بەڕابردووشەوە من یەک فەرق لە بینی گۆڕان هاستی یەکێتی ئەمر زێت وان بشار ناکەم یەک مجموعە خەڵکی سەرکردەی بەویژانی مسلمان نەک دەسەڵاتدار مامۆستا عەلی باپیرێ ئەم پیاوە فەقیرەی ترە سەلاحەدین بادینە ئەمانەی ژنا کاکە ئێستا بۆچی نەوەی نییە کاکە هات ئەچوو داعوەی بۆ کردم لە فڵان و شتات لە پارتی ئازادی ئەی بۆ دەنگی نییە ینی خێرە ئینشەڵڵا تا من ئەوەنە بە خەڵکەڵێم لە خۆمەوە لە بنەماڵەکەمەوە لە تایپەکەمەوە من هەڵسوڕاوێکی دێپوتاتیش هەبوو لە گۆڕانە وەڵڵی خۆم بە تاوانبار ئەزانم ئەسکەو بالله کە دەستم کرد بۆ مەرەکەبە بەی لەبەر قادی خوای تەبارەک وتەعالا ئەسکەو بالله من قەرزاربارم گوناحبارم یا ڕەبی خۆیان تۆبەم کرد و جاریکە بە خۆم و بنەماڵەکەمەوە دەست ناکەیت بۆ مەرەکەبە بۆ خەڵکانێکی زاڵم خەڵکانێک کە ئێستا یەک جلیکانە نەوت لە ماڵیان نییە گەنجانێک پارەی پاکەتێکیان پێ نییە
ئەیە خوشک و داچی ئەم وڵاتەی ئێمە سەپارەی چیرۆیە گۆستیان پێنێ و تامەزرۆین دا لەبەرەوە داواکارم لە خەڵک ئیتر نە خەڵک پڵەتێنن نە خۆتیان پڵەتێن هەر هەمومان کاکە ئێوە سەڕی ئەمانەمان پێ ناکرێت مامۆستا محموود لە وەختم گەتی با نەبم بە و برادری پێخۆم سەڕی ئەمانەمان پێ ناکرێت ئەمانە بەڵان ئەمانە کاکە تورکیا و ئێران و ئەمر و زەیدان لەگەڵە جا ئەگەر هەڵبژارنێکی وەختیش بوو تۆ دەیبوو کاکە دەنگ من بە بۆی لای خۆی تەبارەک وتەعالا وەک چۆن ئەمڕۆ سەرکردەی قارەمانی گەلی کورد تا قادی حاجی علی کۆچی دوایی کرد ئەگەر لە مەڕاستیمەکەی بوو وەک ئەوە ڕوومان سنی بێ ئەوە این بە قوتابی ئەو قایدی حاجی علیە هەر هەمومان لێرەوە ڕەحمەتی خوای بۆ گۆڕەکەی لێرین تاکە کەسە لە کووردا کە مردنی خەڵک ئەوەی بۆکات زۆر سپاس دەکەم ئەگەر سپاس بۆ جەنابەت کاکەمال ساڵ زیابێ مامۆستا محموود کەرکوچی خوای گەورە و تەبارەک وتەعالا هیدایەتی تۆ هەمومان با ئینشاڵڵا ئامین ئامین جانەکەم سپاس دەکەم کاکەمال جان خوا لێ ڕازی بێ و ئیشەڵا ئەو تەوبەکردنە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە دڵنیام ئێستا بە هەزارها کەس تەماشای تۆکە هەر سێ کەس گوێی لێ بێتتر کافیە شایەتی ئەوت بۆ دەن ئینشاڵڵا کە تۆ بۆ نمونە پەشیمان بوویتە لە ڕابردوو لەو دەنگەی کە داوتە بەم حکوومەتەی کە ئێستا ئەو خەڵکە بە شەرعیەتی دەنگدانی ئێوەمانان ئەچەوسێنێتەوە ئەمە ئینشاءڵڵا خۆی بۆ خۆی خۆی گەورە بۆتی ئەکا بە توێشوێک بۆ قیامەتت کاک ئیبراهیم وەرەگرم با بفەرمێ السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. كاك محمود جام شلوني باشي بقربان. خوالي الرازي ببراكم لخدمتك. خوي قولن هم لك ما رازي بخطا داش داته والله كان مع مستكان ابو بند كردي دستدكم كبيشينان ضلان ارض لقدر همبانه دوش لقدر دودانه مرديش لقدر كابانه. بله. او بندي بما لسر اما جوان تصفا وبراسي ملتي اما او قابله بارتي ويشيتي وحكم رانا كيسا ذكرن. كما فرض بيستي خو معنا. لبرو چونکە قسەیەکی سەرۆکی حیزبی شوعید بدەن وەکە نازانم لە سەدیان ئارتیب و لە مێزگەردێکی داکە قسەیان لەگەڵ کردن مزیعەکە پێی بوو چێکە ومجە سەیرن کە لە شوێنی خۆتان سقووتیان هێناوە کە کۆمۆنیست ئێستا نییە بەڵام ئێوە لە ناو میلەتێکی لە 95 موسڵمان تەبلیغات بۆ چ دەکەن بۆ کۆمۆنیستی ئەوش قسەکەی وا دەستیکا گەیجانەوە قسەی ئیسلامی و ئەو قسەکە هەر ئەوا کە دەست خودیان مۆفتی قسەی یەکگرتوو ئیسلامیەکانە کە دەڵێن لە 95 موسڵمان ئەجینە میلەتی کورد لە 13 موسڵمان هەر ئەو 13 کە لەگەڵ ئەو ئیسلامیانەدا موسڵمان ئەو قسەکەی وێ من نییە بەڵام بە حەقەت یعنی لە حکومڕانیدا بۆیان دەرکەوت خەڵکی ئێمەش ئەگەر بێت و تۆبە نەکەن بەڕاستی ماوێران و سەرگەردانن چونکە هیچی دیکە لەوەی زیاتر وەکو هەندێک قسەشان گوتن لە پێش مندا هەندێک برا قسەیان کردن لەوەی زیاتر چی دەوێت کابرا بە عەلەمی ئاشکرا لە فەڕەنسا سوکاتی بە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم دەکرێت لێرە ئەو کەسانی کە بە ناوی میلەتەوە پێشەوایی دەکەن بە دەنجی ئەو میلەتەی تەسبیقی ئەوان کرد کە گوتیان ئێمەش پشتگیرین بۆ ماکرۆن سەرۆکی فەڕەنسا کە سوکاتی بە پێغەمبەری خوا دەڵێت بەردەوام لەوەی زیاتر چی دیکە ئەو میلەتە زۆری بۆ کراوە نەک با مەسەلەی سەرما و گەرما و ئەوان ئەم پێما پڕ بە پێسەتیاجی کە بۆیان کردوە مستحقی ئەو میلەتەیە ئەگەر تۆ بەش نەکا نەک دنیای نابێ وەڵا قیامەتەکەشی لێ قیز دەچێت براکەمە من بۆ خۆم یەکسەر وا زۆر کەسی دیکەش بیستومە لە نەوتویەکەوە زانم کورد بە کەڵک حکومڕانیە نایە لە نەوتویەکەوە بە سەبەبی چی بە سەبەبی ئەوەی کە تەماشام کرد ئەو هەموو دەبابە و سەیارە و شۆپەڵات و ئەو هەموو مەکانیکە ئەو هەموو وەسایلی حەربی ئەو هەموو مەشتەبی سەکار خەڵک داهات دەیبن بۆ خۆی کەس نەدەگووامەکە فەرهودیان دەکرد دیتم شۆپڵ بلدۆزەر گرێدەر لەبەر چیان فەرهود کرد لەبەربەس لەبەر تاقمەوارەکەیان برد کەس نەبڵەوامەکە ئەوەیە خەڵکی وڵاتی ئێمە خەڵکی عەشایر چۆن کۆڵەداریان لە شاخی دێنە ئەوە کۆڵە کلاشکۆفیان دەبردنەوە ماڵە حکومەت نەبوو بڵێوامەکە ئەرێ ڕۆژێ زانیم حکومەتی کوردی پشەیە کورد بەکەڵە حکومەت نایە ئەوەیە لە 93 مۆزانەیە گەر کورد وەکو حکومڕانی موسڵمانی حەقیقی نییە بۆ لەبەرەوە چونکە دیتم نەفەر موسڵمان لە پشتەسەریان سەر بڕی وە کابرام دیتە نوێژێ دابوو بەردیان لەسەر سەری جێڕاتە سوزدەیاندا سەرتان کردەوە براکەم وەڵی مستحقنا ئێمە عەبدی چێن عەبدی خوان خوا بەسەرماندا مسەیتەرە خوای گەورەش کوردان دەڵێن هەتا کێو نەبینێ بەفرێکێ ناکەویشی بێجێ ناکە دەست و چاوت خۆش بێ کاک عەزیزی منی کاک ئیبراهیم خوا گەدار بێ ڕەبی خوا لەگەڵ بێ کاک مەولود وەردەگرم لە دووکان
السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. شلوني مامۆستا محمود جان باشی؟ شلونی مامۆستا مەولود گیان؟ قوربانت مبارك شلون باشي؟ سپاس بۆ خوا زۆر باشم الحمد لله. بێمزەڕەت بی هەربێوەی بی دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. عاقبەت خێر بی ئینشاءالله. سپاس دەکەم فەرموو. بێمزەڕەت بی سەلامەت بی. وەڵام مامۆستا بەنسبەت ئەم حکومەتەیەوە تازە ئەم حکومەتە ئیوەی نەماوە کەس تاقیوەکە ئیوەی نەماوە خەڵک بێت دووبارە و سێبارە تاقیکردنەوەیان تاقیوەکە ئەمانە تازە لێبوونەوە لە هەموو کاروبارێکی بوونەوە خەڵک ئەدا دەبێت بۆ خۆی هۆشیار بێت لەمە بەدووە کە دەنگدان هاتەوە بۆ خۆمان هۆشیار بین بە ئام هۆشیار بین تازە ئیوەی نەماوە ئەمانە دەنجیان پێ بدرێتەوە جارش کە متمانە پێ بدرێتەوە چونکە بەڕاستی وتێکی کوردی جوان هەیە قسەیەکی کوردی جوان دەڵێ ڕێوی لەسەر باشترین لقمە گۆشتی جوان وەی بەستی چاوی لە مریشگرتنیەیە ئەمانە حکومڕانی بە ئەمانە ناکرێ بەڕاستی حکومڕانی بەدەست ناکرێ. بەڵێ جوانە جوانە کاک مەولود کاک مەولود ئێستا تازە ئێمە توش بووین توش یعنی ئێستا ئێمە توش بووین لەگەڵ ئەم حکوومەتە ئێستا ئێمە چی بکەین باشە بۆ نمونە بەڕایتەوە؟ والله جا بەڕای من هەر یەکێکمان لەبەر خۆمانەوە هەر تاچێک لەبەر خۆیەوە بەڕای خۆیانی ئامۆژگاری ماڵ و منداڵی بکە ئەوانەی کە شووری دەنگدان دەکەن ئەوانەی کە بەڕاستی کە شووری دەنگدان دەکەن ئەوانە دەنگدان کە هاتەوە پێشێ بۆ خۆمان عاقڵ بین تەواو هیچ کە ئەمانە دەنگیان پێ نەدەینەوە بچنەوە سەر هەمان شوێن چونکە ئەمانە بێقەناعەتن ئەمانە قەت جوشوانیان پڕ نابێ ئەمانە تازە ئەمانە تێرخواردن لە ئەمانەدا نییە بەڕاستی تێرخواردن لە ئەمانەدا نییە. جوانە دەست ساوت خۆش بێ کاک مەولودیان زۆر سپاس دەکەم بۆ پەیوەندێکت سپاس دەکەم هەمیشە لەش ساغبی. ئازیزان ڕەنگە جاری وا هەیە دۆستێکی ئازیز ڕەفیقێک بینەرێکی خۆشەویست لە شەقام و لە جادە و لە شوێنانە ئەبینین ئەڵێ کاکە تۆ حەقت نەبێ تۆ پێشکەشکارێکی نابێ قسە بکەی. ئێمە بەڕاستی ئەم کەناڵە کەناڵێکی ئۆپۆزیسیۆنە یعنی من بەرنامەکەم بۆ داننەوە بە شانۆباڵی حکوومەتدا هەڵدەم لەبەرەوەی حکوومەت هیچی لەبار نییە ئێستا ینی هیچ شتێک ناکا بۆ خەڵک ینی هیچ خزمەتێک پێشکەش ناکە موچە نادان نەوت دابەش ناکە قیرتاوی جادە ناکە سەرانە لە خەڵک و لە دوکاندار و لە کاسبکاران وەرئەگرێ عەزێتی خەڵک ئەدا کامێرەی چاودێری لەسەر جادەکان دائەنا خەڵکی ئەڕوتێنێتەوە بەناوەی چاودێریکردنی جادە و تیژڕەوی و ئەم جۆرە حاڵەتانە کۆمپانیاکانی پەیوەندی سەر بە دوو لایەن و دوو حیزب و دوو دەسەڵاتن لێرە خەڵک ئەڕوتێننەوە کارتی موبایلە بۆ نمونای فرۆشن بە گران یعنی کۆمەڵێک شت هەیە لەم کوردستانە هیچی ئومێدی خێریتیان نەماوە. من لێرە دانیشم ینی بڵێم ئەوەی مەسەڵەن قسەیەکی بە حکوومەت دوود یان قسەی ینی ویستی حکوومەت ڕاست کاتەوە من لێرە بڵێم ئاکاکە تخوا زەحمەت دەبێ و قسەیە مەکە یان من بڵێم وڵا من نازانم ئاخر نابێ نازانم من حەقیقەتەن من خۆم ئەزانم من لە بینەرەکە باشتر ئەیزانم و ئەگەر بڵێم نازانم معنای وایە منی شەیتانێکی بێدەنگم کە ئیشەڵا ومێدەوارم ئێمە وانە بین و ئاهلی خەڵکی موسڵمان پێویستە لە سەرشانی هەمیشە حەق وتن لە بەرنامە و پرۆگرامیا بێ وەسڵ لە هیچ شتێک نەکاتەوە و هەمیشە ڕوبەڕووی زاڵم و ستەمکار بوەستێتەوە ئەگەر بەدەست نەیتوانی بە زمان ئەگەر بە زمان نەیتوانی هەر بەدڵ کە لاوااسترینی ئیمانە و ئێمەش ئەوە نەما لە توانایە کە بە زمان لێرە بتوانین ڕاستی کەینەوە واتە ئێستا مەسئولێک بەرپرسێک هەر کەسە لە ئاستی خۆی پارێزگاری شارێک گوێی لە دەنگی ئێمە بێ شتێک ڕاست کاتەوە بۆ ئەو خەڵکە نەمامێک ئاو بدا جادەیە قیرتاو بکە چوزانم لادەیەک ئاوەدان بکاتەوە ئەوە ئیتر خۆی بۆ خۆی گەورەترین پاداشتی دنیای و قیامەتی ئینشاءڵڵا. بۆیە ئێوەش وەکو کاک مەولود فەرمووی هەر یەک لە ئاستی خۆیەوە کەس و کار و بنەماڵەکانتان ئاگدارکەنەوە لەوەی کە هەمیشە حەق بڵێن و ڕوبەڕوویان دەسەڵاتە بوەستنەوە و بتوانین ئێمە لە داهاتووە ئەگەر بووە بە تووشمانەوەم حکوومەتە لە داهاتووە گۆڕانکاری تا دروست بکەین بتوانین خەڵکێک کە ئەهلی پۆست و مەنسەب و دەسەڵاتە بیان خێنە شوێنی خۆیان بۆی خزمەتکاری خەڵک بن نەک خەڵکی بە خزمەتکاری خۆیان بزانن. کاک جوامێر وەرەگرم لە چەمسەماڵ.
السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك جوامير جان. اللهم صل على سيدنا. خالي الرازي بجناب چۆنی؟ دەست کۆڵێ بۆ چاوەڕێتە ماوەسەجە. سپاس دەکەم. بارانی باش باری ئەمڕۆ لە سەمسەماڵ؟ الحەمدولillah لە سەمسەماڵ ئەوەندە باریوە باقی ناکرێت. باوەڕکە ئەو یعنی لە مەسافەی چەمچەماڵ تا قەرەهەنجیر ماشەڵڵا ئەمڕۆ بارانێکی زۆر غەریب و عەجیب بوو. مشتی وام زۆر بەدەگرێت. بەخوای گەورە خوایە بەخێر بگەێنێ کە دەغەڵ یا رب العالمین بە کردەوە کۆمەڵ لەگەڵوانە نەبی. ئامین یا ڕەبی. فەرموو کاک جوامێر جان لەسەر چاوەڕێکەت. بەڵێ. والله ما وصل ما خلقي كم سماعي يتدخل قد زاني سنين كم سماع حكي وواقع يوروبا شيء فاضل لو تكيه ما كون كهرباء ما كان بله والله يبارك ما جاز هذا ضوء وسنه برمي نوت باور كده ويسال الحمد لله شاورين شواين سمع بو كنايا بله اما يا كتو مسألة زراب او رو وانا لو جناب كانوا بيننا انا بيا بس من هنا شيء ده انا لا شورس وانا منكاتي خوي من هو جلادي فلوكين عم بوكذا إذا ما خليك عاوز على فرقة ولا في خول قصاك لكن هو ما هو كده بدأ بندأ وأنا وخما خيرك جيبوا سيرانات يا بله أما للعين يا ما بكتنا برم أم حكمتها خلق بتمام شيء زي ولا مكو أمر هذا ليش يا ما كزور براش كأنا بخوشي بكم لروا تاعي ما بكم كوجي توبة كم أجر خابو خلق أو جاوا براسي ورافقين توبة بكين والله إخوة أمضى مساكة واي بيقومان أو تأكيد بلوه بلعب يما يجلس معنا يا ما وفاجان كاغا حجان جلس كان يا ما أغاني بالشياء لروي جنابتو كومالي خلقي مسلمانو أو يعني أغلبي خلقي فاقية كات بله شون ما وفاجان بونا من السامن بينا لا ما جيتك قرابه كابرا سيرجع في إنشاء مدار نوسي بربز يا أما إن شاء الله أما يصير حبتي كل ما نبراجين هذا بدأ بربز كمان ده سأقول تقول يا شيء يا أما شيء ده لا بأس كي مثل حبتي كل ما فارج وانا كيوا بدأ بخوص كيوا مع الساق كيوا بيزاف كذا كيوا بكيوا كاغ جوامر سيرك لديدي أو برزة لتيروانيني أو برزة بحكمي أو تيرو آجاي لبرسينيا أو يستاب بيرو هوشي للاي أونية شون تير بي بيرو هوشي لاي أويا دولة رابقينيت شون كيستا أو تيرا أو باري بي أدري أو موشي هي أو تشينيا أو تشينيا ساهيز تشينيا أو إيك أو سياكا هذا يمكن تكمسية ما فكاكا يعني زمن بولا ما يبسموا سفرك ما كفارة وفاضل في نبيلة أو سفر بيتك ليه جوانا يتلو قوتم فكاكا سوى حكمتك هيش النبيلة أو تريمان يعني حكمتك كل راجل لكاكا حكمت ممسكتيوة بوني تشيه ئێمە زۆر لەگەڵ ئەوەیان ئێستا دەوڵەتێکم هەبووە من پاسپۆرتێکی کوردستان لە جیرفانم بۆیە زۆر خۆش بوو ئەچوومە شوێنان ئەموت کوردم ئەموت من دەوڵەتم هەیە بەڵام وەڵی مایی پێکەنینە زۆر مایی پێکەنینە یعنی ئەمە ئێستا من خەویش ببینم هەر لە خەوەکەش ما باوەڕ ناکەم هەر لە خەوە چونکە سەیری کە دەوڵەت بە خەڵکی نەخوێندەوە ڕاناگەێنرێ کاکە دەوڵەت بە مهندس و ئەندازیار و دەوڵەت مەدار بنیاد ئەنرێ بە دڵسۆزی بنیاد ئەنرێ دەوڵەت واتە دڵسۆزی نەگواتە خاک و خەڵک فرۆشتن نەگواتە دابەشکردنی پەرژینێکی قایم بێ دایبی و نەعل بەسەر کە سوکاری شەیدانی شەڕی داعش ئەمە دەوڵەت نییە کاک جوامێر جان اینجا ئەوە وەزعەکەیە هەر کەسێ و قسەی کرد بڵێ بەخوا تۆ تێری ئاگات لە برسینیە جنا خەڵک ئێستا بە دوای هەر فێری ئەوە بووە قەستەکەم ئەوەیە لەگەڵ مشاتێ بۆ مزگەوت نێ لەگەڵ من داخی ئەومەری قسەکات مەحموود بەڵێ جانەکەم بەڵێ دەست و چاوت خۆش کاتە تۆ گەڕاتی مسلمانی هو بحقار بتشاو زيارة يعني رسومات زيارة تشيخ يزينا بيزيد كذلك المواضيع يا کاکە گیان من خەڵکی چەمچەماڵم زۆر خۆشەوێ سەلام ڕێزم هەیە بۆ هەموو دانیشتوانی چەمچەماڵ من ممنون تمو دەستخۆشی ئەو بەرنامەجوانە یەکەم هیوادارم زیاد کەسانی وەک جەنابەت بێتە سەر ئەو شافەیە ئەوە بیانە بکە من لە خزمەتام ئەزیزەکەم لە خزمەتام سەر هەردوو چاوم کاژوان خوا مەحفوظت کاکی بەخێر بخوالە کاک ڕەفعەت لە تەکیەوە تۆزێ هاتین بەرەو سلێمانیەوە شاژ وەرە کاک ڕەفعەت گیان لە خزمەتام فەرموو کاک ڕەفعەت گیان کاک ڕەفعەت لە تەکیەوە مامۆستا مەحموودم کاتە باش هەموو کاتت باش کاک ڕەفعەت گیان لە خزمەتام دەستخۆشیەوە بەرنامە جوانە لێکم سپاس دەکەم زۆر بەڕێزی
محمد من تبینێکم بۆ ژێرنووسەتانەوە بەقەڵەن نووسیتانە دووبارەی کەرەوە چۆن ژێرنووسینەکەتان نووسینەکەمان بەڵا غەڵەت نووسراوە نووسراوە چی نووسراوە ئەبووە بنووسن تا چەند حکومەت ئامادەکاری کردۆ بۆ دزێتی نەک بۆ هین ئەوە غەڵەت نووسراوە کاکە تۆ تووشی مشکلەمانەکەی کاک ڕەفع داخە دەوانییە بۆم بسەلمێنە چۆن بۆم بسەلمێنە دەی وەڵی من ئینسان گونا عەسوێم خۆ هەمومان موسڵمانین سوێم بەخوا تا ئێستا من دەنگم نەداوە بە ئەمانە ئەمە یەک ئەی سوپاس بۆ خوا دووەمیش ئەوەی دەنگ بدا بە پارتی یەکێتی کافرە بەڕێی من بەڵێ باشە بۆ یعنی ئیستا پارتی یەکێتی خراپیان چییە لەگەڵ گۆڕان وەڵی ئەوەی ئەوان کردیا سەداق حوسێن ئەوەی سەداق حوسێن نەیکرد ئەمە تەواویان کرد پارتی یەکێتی و گۆڕانیش هەمووی ئەوەی لە دەسەڵاتدا یەک لێکی خراپترن ئێستا ئەو سێ هێزە لە دەسەڵاتن هەمووی ئەوەی لە بەڵە گۆڕان پارتی یەکێتی ئەوەی لە دەسەڵاتدا هەمووی دزدا هەمووی جەردەیە وەڵی ئەوەی دەنگیان پێدا کافرە شایدی ئەدەم ئەوەی دەنگیان پێدا کافرە بەڵێ کاک ڕەفعەت بەڵێ بەردەوام بە ئاخر ئەو شێ زۆر قورسە ها نابێ بڵێ کافرن من لە تەمەنمدا تەلەفۆنم نەکردەوە بۆ هیچ کەناڵە زانگ کرد بەڵام ئەم قسەیەکەم وتا ئەوەی دەنگیان پێدا بەڕێی من کافرە چونکە ئەوان زیل لێ یەکەن پارەی حرام دەدەنێت زیل لێ یەکەن ماڵم ناڵیان عیش کردین هەموو شتێکە لێ بەسەرین دەخۆشیەوە بەنامە لێ ڕاستە سەیری کە ئێستا من سوپاس بۆ پەیوەندێکت کاکە من خزمم هەیە شەو نوێژەکە هەر شەو نوێژەکە و دەنگەدا بە یەکێتی و پارتی لە هەندێک ڕۆ ناتوانین بڵێ کافرە ڕەنگە بڵێ نەی پێکاوە هەڵەیە غەڵەتێکی گەورەی کردووە ئەچێتە کۆمەڵێک بابی ترەوە ئەچێتە کۆمەڵێک مەسائلی ترەوە بەڵام قەزیەی کوفر و غەیرە کوفر ئەوە هیچ پەیوەندیەکی بە بەرنامەی دوانگەوە نییە من سوپاس دەکەم کاک ڕەفعەت گیان دەست و چاوت خۆش بێ کاک بەڵێن وەرەگرم کۆتا پەیوەندی لە کۆیەوە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته کاکە محمود گیان دەستخۆشی لێەکەم بۆ ئەم هەفتەیە ئەم بەرنامەیە زۆر سوپاس دەکەم ئەی بۆ خۆت چۆنی کاک بەڵێن گیان الحەمدولله دەستت ماچەکەم تۆ چۆنی استەغفر الله سوپاس دەکەم زۆر مەمنونم بارانی باش باری لەلاتان باش باریوە الحەمدولله ئینشەڵڵا پەڕەی داوە تۆ سەیری کە لە زمانی کەرەنتینە ئێمە کە بۆ نمونە بۆ بەرنامەیەک بۆ شتێک دەچوین بۆ هەولێر مولزەم بووین بە کۆیەدا بڕۆین بەڵێ اینجا زۆر خۆش بوو من زۆر مرتاح بووم بە کۆیەدا کە دەچوین ئێستا کە دەچینە هەولێر مەسەلەن لە هینەوە ڕۆین لە کەس نەزان و ئەو کوێی پێڵێن ئەو مەنتیقەی سماقۆڵی لە سماقۆڵیەوە لێوە ڕۆین بە کۆیەدا ناڕۆین اینجا من بەڕاستی خەڵکی کوێشم زۆر خۆشەوێ تۆشم خۆشەوێ فەرمو لە خزمەتام چی تێ لەسەر بەرنامەکەم لە خزمەتای من پێم وایە کاکە محمود قسەشی زۆر جوان کرد لە پێش من وتت چی وتت ئەو خەڵکە بۆ خۆی بە شانواڵی ئەو حکومەتەیە هەڵدەڵێ بۆیە ئەو حکومەتە وە خۆی لەسەر پێی خۆی ڕاوەستاوە خۆی فرعونی ژۆختی خۆی کە لە سەردەمی حەزرەتی موسایەکەوە فرعون حکمی دەکرد ئەوانەی کە لە چواردەوری بوون بە شانواڵی فرعونیان هەڵەدا هەر بۆیەکەوە فرعون وایان کرد لەسەر هینی خۆی ڕاوەسە لەسەر قاچی خۆی جوانە دەکڵ ئێستا خەڵکێک هەیەکەوە بە شانواڵی ئەو حکومەتەیە هەڵەدا بە شانواڵی یەکێتی و پارتیە هەڵەدا بۆیە توانیوێتی هەتا لەسەر قاچی خۆی ڕاوەسە کاک محمود دەنا ئێستا هەر کەسە لە ڕاست کۆیەوە سوور دەزانێتەوە یەکێتی و پارتی گەندەڵە هەتا سەر ئێسقان سوور دەزانێت ئەو کەسێک کە معاشەکەی لێ بڕێ ئەو کەسێک کە ناوتەکەی ناداتێ یەکێتی و پارتیە بەڵام هەر کەسە لە ڕاست کۆیەوە تێکە خۆی لێ بێدەنگەکە من ئەگەر ڕێم بدەیت چوار بێڕە شارم هەیە فەرموو لەسەر ئەم وەزعی ئێستا دێڵێم فەرموو دەڵێ ئەوە حتمما ئینی خۆمە کاک محمود دامناوە دەست خۆش خامەت ڕەنجین ئینشاءڵڵا دەستە ڕەنجین فەرموو دەڵێ پەندی پێشینان پولێک ناهێنێ قەشمەریمان دێ بە قسەی دوێنێ بودجەکەی بەغدا نەگەیشتە لامان بازاڕیشتی دۆلار دەشکێنێ بە حکومەت بڵێن موچە دابەشکە بە حکومەت بڵێن با موچە بێنێ تیتر ئەم خەڵکە هەڵ نەفریوێنێ کاتێک کە مرۆڤ چاو دەکاتەوە سەری لە کاری
خوا سوڕ دەمێنێ لە زیاتی جێبوو توێتا و تراکتۆر لە زیاتی جێبوو توێتا و تراکتۆر دەست جیرفانی بەتاڵ ڕادەوەشێنێ یاخوا ئەو کەسەی میلەتی بەم ڕۆژە گەیان سەری لە قەبری بابی دەربێنێ کاڵک و بادەم ئاچنێتەوە ئەوەی ژەق نەبوو لێرە بڕوێنێ تۆبەی پیاوی دست لە نیوە شەودا 100 نوێژی پیاوی ڕیاکار دێنێ یاخوا ئەم حکوومەتە ساڵێکی تر نەمێنێ ئینشاءالله دەستکاتە محمود جان چاوی تۆماسەکەم بەڕاستی زۆر زۆر ڕێزاری دەکەم ئەزیزی منی جانەکەم کاک بەڵێن سپاسە دەکەم بۆ پەیوەندەکەت عاقبەت خێر بی ئێستا بینەرانی بەڕێزەڵەن ساڵێک زۆری وتووە بڵێ بەیانی نەمێنێ وەڵا جا ئەگەر ویست و ئیرادەی خوای لەسەر بێ قەڵەمێکە وەڵێ کون فەیەکون هیچ کەسێک پێی ناجێڕێتەوە بۆیە ئینشاءالله ڕوو بکەنە خوای گەورە و پێم وایە خوای گەورە هیچ دەستێک بە خاڵەتی ناجێڕێتەوە هیچ دەستێک هەر دەستێک بە نیەتێکی سادیقانە بە ئیخلاسێکی چۆنەڵی باوەڕێکی پتەوەوە دەست بەرز کاتەوە داوا لە خوا بکە کە خوای گەورە ئەم دەسەڵاتە چاکە یاخود لە ناوی ببا و ئینشاءالله خوای گەورە دەستی بە خاڵێتی ناجێڕێتەوە. سازگار سدیق ئەڵێ ئامادەکاری چی بۆ حکوومەت لە چیدا پلان و بەرنامەی هەبووە تا لە دابەشکردنی سوتەمەنی پلانی هەبێ کەنا ڕەسوڵ ئەڵێ حکوومەتێک بوونی نییە تا قسەی لەبارەوە بکەین ئاوات ڕەسوڵی ژەڵێ حکوومەت خۆی نەوت دابەش ناکات بۆ ئەوەی بازرگانی بە نەوتەکەی خۆیانەوە بکەن بە گرانتر بیفرۆشنەوە هاوڵاتیان عرفان حەمامینی ژەڵێ وشەی حکوومەت لەگەڵ ڕێزدا بۆ ئەمانە ناگونجێ بەڵکو دەسەڵاتی بنەماڵەیی دەنا گەروان نەبووە لە پۆستەکاندا هێندەی وڵاتێکی گەورە پۆست و بەرپرسیارەتیان بەخشیوەتەوە بەکاری خۆیان هەڵناسن ئومێد ئەحمەدی ژەڵێ وشەی حکوومەت بۆ کەسانی پاک بەکاردێن نەک ئەم دەسەڵاتە ئاگای لە میلەت نییە ئیسماعیل عەلی ژەڵێ حکوومەت ناتوانێت ئامادەکاری بکات چونکە خەمخۆری میلەت نییە جوان ڕەسوڵی ژەڵێ حکوومەتی چی دوو حیزبی بنەماڵە بازرگانی بە خەڵکەوە دەکەن کارزان عەلی ئەڵێ ئامادەکاری چی بۆ ئەوان دەتوانن موچەدابین بکەن تا ئامادەکاری بۆ شتی تر بکەن ڕێبوارنامەیەکی ژەڵێ خەڵک بە ئاواتی ئەوەیە بەسەر عەفو ڕێبوارنامەی خەڵک بە ئاوای بەسەر بێت خەتای خۆیانە ئەی بۆ کۆتایی هەڵبژاردن ئەم ڕۆژانەیان بیر دەچێ بۆ کاتی هەڵبژاردن نەک کۆتایی سەیوان عەلی ئەڵێ ئامادەکاری چی ئەوە وەرزی سەرما دەستی پێکرد تا ئێستا نەوتی پارساڵ دابەش نەکراوە فاخر برادۆستی ژەڵێ مەڵێ حکوومەت بڵێ دوو بنەماڵە کە بازرگانی بە ئەم خەڵکەوە دەکەن ئازیزان و خۆشەویستان لە ماوەی ڕابردوو بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن سوپاسی بێپایانم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست هەروەها بۆ ستافە خۆشەویستەی لە دوانگەی خەڵک ماندوونە ناسانە پێکەوە لە خزمەتی ئێوەیان لە دوعای خێر بێ بەشمان مەکەن خوای گەورە هەرچی چاکە بهێنێتە ڕێمان و خۆیان داواکارین لێ دەپاڕینەوە بارانی بەڕەحمەتمان بۆ ببارێنی تا زەوی و زار و جوتیارانمان ئاسوودە و گەشت بن ئینشاءالله تا ئەڵقەیەکی تری دوانگەی خەڵک بەخواتان ئەسپێرم ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه